جارێکی تریش ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە مانگی پیلانەکان و گرێبەستە گوماناویەکان و ڕووداوە ئابروبەرانەکانی هەڵبژاردن نزیک دەبێتەوە کە ناوی لێنراوە سوپرایزەکانی تشرینی یەکەم یاخود ئۆکتۆبەر کە مانگێکە پێش وادەی ئەنجامدانی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا و هەر لە سەردەمی ڕۆناڵد ریگان تا ئەم سەردەمەی دۆناڵد ترەمپ ئەم مانگە بەبوونی پیلان و بەرنامەی ژێربەژێر ناسراوە. ئێستا کە ماوەی تەنها 2 مانگی ماوە بۆ هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی لە ئەمریکا و بە پێی نوێترین راپرسی ئاستی جەماوەری جۆ بایدن کاندیدی دیموکراتەکان بۆ سەرۆکی ئەمریکا 297 دەنگی بەدەستهێناوە کە ئەوە 27 دەنگی لەو ژمارەیە زیاترە کە جۆ بایدن دەگەێنێتە کۆشکی سپی. هەر بۆیە دیموکراتەکان لە پێشبڕکێی کاتدان بۆ ئەوەی بەرەو دەرەنجامی ئێستا بگەن کاتی هەڵبژاردن و جارێکی تر سەرۆکایەتی ئەمریکا بەدەست بهێنەوە و ئەم دۆخی ئێستای ئەمریکاش کە ڤایرۆسی کۆڤید-19 ڕۆڵێکی کاریگەری هەیە ڕێگە خۆشکەرە بۆ دیموکراتەکان بۆ ئەوی بە ئامانجەکەیان بگەن. لە بەرامبەردا کۆماریەکان درک بەوە دەکەن کە پەتای کۆرۆنا و ئەو دۆخە تەندروستی و ئابووری کە دروستی کردووە لە بەرژەوەندی ئەوان نێو ناشتوانن وادەی ئەنجامدانی هەڵبژاردنەکە دوابخەن. هەر بۆیە لە هەوڵی بەردەوامدان بۆ دۆزینەوەی دەرچەیەک و ئاشکراکردنی سوپرایزێکی نوێ وەک ئەوەی کە لە زۆربەی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا کراوە بە درێژایی مێژوو ناوی لێنراوە سوپرایزی ئۆکتۆبەر بۆ شکست بهێنانی بایدن و دووبارە هەڵبژاردنەوەی ترەمپ بە سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. سوپرایزەکانی ئۆکتۆبەر هەر لە ساڵی 1980 دەستی پێکرد کاتێک ڕۆناڵد ریگان ڕێکەوتنێکی نهێنی لەگەڵ ئێران ئەنجامدا بۆ ئازاد نەکردنی 52 خوێندکاری ئەمریکا کە ماوەی 444 ڕۆژ بوو لە ئێران دەست بەسەر کرابوون تا دوای هەڵبژاردنەکانی ئەمریکا بۆ ئەوەی شکست بە جیمی کارتەری ڕکابەری بهێنێت لە بوونەوە بە سەرۆکی ئەمریکا بۆ گەڕی دووەم. یەکێکی تر لە سوپرایزەکانی ئۆکتۆبەر تۆمەتبارکردنی وەزیری بەرگری سەردەمی ڕۆناڵد ریگان بوو لە ساڵی 1992 بەوەی کە لە گرێبەستێکی گوماناوی فرۆشتنی موشکی جۆری تاو بە ئێران تێوەگلاوە کە بەکارهێنراوە بۆ ڕاگررتنی پێشڕەویەکانی تانکەکانی عێراق لە جەنگی 8 ساڵی نێوان عێراق و ئێراندا. هەروەها لە ساڵی 2000 و پێش چەند ڕۆژێک لە بەڕێوەچوونی هەڵبژاردن پارێزەرێکی دیاری دیموکراتەکان دۆسی دەستگیرکردنی جۆرج بوشی کوڕی لە ساڵی 1976 ئاشکرا کرد بە تۆمەتی شۆفێریکردن لە ژێر کاریگەری مادە کوحولیەکان و لە 31 ئۆکتۆبەری 2008 دا و پێش چەند ڕۆژێک لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئاژانسی ئەسۆشیێتد پرێس لە هەواڵێکدا ئاماژەی بەوەدا کە مامی باراک ئۆباما کاندیدی دیموکراتەکان وەک کۆچبەرێکی نایاسایی لە ویلایەتی بۆستن ژیاو و مافی پەنابەرێتی یاسایی وەرنەگرتووە.